ئەم کاتتان باش خوێندکارانی خۆشەویست، هیوادارم هەموو لایەکتان باش بن. ئێستا پۆلی چواره لەگەڵم بن و بچنە لاپەڕە 65 بۆ شوێنەوارە دێرینەکانی کوردستان. بزانین لە کوردستان چەند شوێنەوارێکی گرنگ هەن چین. با بزانین ئەم شوێنانە کوێن. وەکو ئەشکەوتی شانە دەرمان هەیە کە یەکێکە لە ئەشکەوتە دێرینەکانی کوردستان، دەکەوێتە چیای برادۆست لە پارێزگای هەولێر. مرۆڤ لە قۆناغەکانی پێش مێژوو لەم ئەشکەوتە ژیاون کە مرۆڤین یاردەتاڵ ناسراوە. ئەمەش وێنەی ئەشکەوتی شانە دەر، ئەمەش وێنەی مرۆڤین یاردەتاڵە. ڕاهێنانێکمان هەیە لە کۆتایی لاپەڕەکەدا مرۆڤ لە چی سەردەمێک لە ناو ئەشکەوتەکان ژیاون. ئێرە ئەشکەوتی شانەدەرە، مێژوویەکی کۆنی هەیە، دەگەڕێتەوە بۆ سەردەمی مرۆڤی نێردەتاڵ کە دەکەوێتە کوردستان. فەرموو با پێکەوە بچین سەیری ئەشکەوتەکە بکەین.
کەوتی 1000 مێتر دەکەوێتە شیای بەرانان لە دووری 13 کیلۆمەتر لە باشووری خۆرئاوای شاری سلێمانی کە مێژووەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمێکی کۆن کە مرۆڤی کۆنی تێدا ژیاوە. ئەمەش وێنەکەیەتی و چەند وێنەیەکی تریشتان بۆ دادەنێم لەگەڵ ڤیدیۆیەکدا. ئێرە ئەشکەوتی 1000 مێردە ئەکەوێتە باشووری ڕۆژئاوای شاری سلێمانی 13 کیلۆمەتر لە سەنتەری شارەوە دوورە. بە کۆنترین ئەشکەوتەکانی کوردستان دادەنرێن کە پیشکنینی بۆ کراوە چەندین کونی گەورە گەورەی تێدایە. لەناو ئەم کونانە و ئەشکەوتەدا چەندین شتی ئاسار و کۆن و مێژووی دۆزراونەتەوە. ئەمەش بەشێکی تری ئەشکەوتەکەیە کە کەوتوتە ڕووی ئەو دیویەوە. وەک دەبینن چەندین کونی گەورە گەوری تێدایە. ئەمە یەکێکە لەو کونانە کە بیدایەتی کەمێک تەسکە، بەڵام لەناوەوە بێگومان زۆر فراوان ئەبێت کە دەڵێن مەساحێکی گەورە داگیر ئەکا، بەڵام لەمە زیاتر نەمتوانی پیشانی ئێوەی خۆشەویستی بکەن.